بەرەزان سڵاوتان لێبێت خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ڕوودا و مێژووە بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویستەگەینەوە. بەرەزان ئەڵقەی ئەم جارەی ڕوودا و مێژوو درێژەدانە بە گفتوگۆ و تەوەری پێشووتر کە لەگەڵ بەڕێز مامۆستا بەهادی نووری سکرتێری پێشووی حزبی شوێی عراقی و دامەزرێنەر و سکرتێری حیزبی دیموکراسی خوازان بوو بۆ گفتوگۆی زیاتر و درێژەدان بە قسەکردن لەسەر ڕوودا و مێژووەکان بەردەوامە بین لەسەر گفتوگۆمان لەگەڵ مامۆستا بەهادین. مامۆستا گیان دووبارە بەخێر بیت بۆ بەرنامەکە. مامۆستا گیان لە بەرنامەی پێشوو لەو تەوەرەیە وەستاین کە ویسمان سەرنجی جەنابەت ڕاو سەرنجی جەنابەت لەسەر ئەقلی سیاسی سەرکردایەتی کورد لەسەر مەلا مستەفای خوا لێ خۆش بوو بڕێک سەرنجی خۆتت خستە ڕوو. پێم خۆشە ئێستا لەسەر جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی و سەرۆکۆماری عێراق سەرنجی بەهادی نووری بزانین. عقلی سیاسی کورد وەک عقلی هەموو کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی ئەم سەردەمە طبعاً ناتوانێ بڵێ پێشکەوتووەوەینە هەمووی کۆمەڵگە دواکەوتوو بێ عقلی سیاسیش بە عام بە ئەغڵبیەتی ساحق هەر بەشی خۆی دواکەوتووە بێ کەم تا زۆر ئەوە شمولی هەمووانە کات. طبعا فرقێ لە بینی شخصێک و شخصێکە تاقمێک و تاقمەکە بەڵام نسبیەن مەسەلەکە بگری هەموو شمولیانەکە. جەلال تاڵەبانی پیاوێکی سیاسیە ژیانی خۆی لە زافی ڕزگاری خوازی کوردە بەسەر بردووە تا ئێرە هێناوێتی. لە سەرەتای گەنجێتیەوە دەستی داوەتێ لە پەنجاکانەوە چۆتە ڕێزی قیادەی پارتی دموکراتی کوردستان. دوای ئەوە دەوری تایبەتی و متەمەیزی بووە لە حەرەکەی کوردیە ئەم ساڵانە کولەی حقوقی تەواو کردووە لە بەغا. پیاوێکی ڕۆشنبیرە نووسەرە شتی زۆر ڕەنگە خوێنەوەتەوە زۆری بیستووە تەجروبەیەکی عەمەلیشی لە حەرەکەی سیاسیە هەیە. ئەوانە هەمووی حەقیقیە و بەدیهیە و وەک مستەقەفێک جەلال تاڵەبانی هەڵست و کەوتی کردووە و بێتە مەشای بکرێ. بەڵام مستەقەفی ئەوروپی نا مستەقەفی ئەم وڵاتە ئەم کۆمەڵگە دواکەوتووە. جەلال تاڵەبانی لە ناوێکێتیە بە تەسەووری خۆم ئەو موئەسیسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە هەموویان ڕۆشنبیرتر و بەتواناتر و سیاسیتر بووە و دەورێکی شەخسی تایبەتی بوو بۆ ئەوەی کەوا یەکێتی سەرکە بێتە ئەو تەنزیمە کە دروست بوو بە تایبەتی لە دوای 75ەوە لە دوای تێشکانەکەی بزافی چەکداری کوردەوە. یعنی حەرەکەی سۆشیالیستی کورد کە ساڵح حوێسی و عەلی عەسکەری وانە قیادەیانە کرد شانسی جەماوەری زیاتر بوو بەخۆترە بوو لە یەکێتی ئەگەر پیاوێکی وەک جەلال تاڵەبانی تیا بوایە. بەڵام بێجەلالی لەوێ پێوە دیار بوو ساڵح حوێسی ئەوە نەبوو بتوانێت ئەو دەورە ببینێ. عەلی عەسکەریش زوو کوژرات یا چوو لە شەڕی براکوژیە ڕەنگ بوو دەورێکی زیاتری ببینە بەڵام لە شەڕی براکوژیە لە ڕووداوی هەکاریە کوژرا. جەلال تاڵەبانی ماوەتەوە بە سەلامەتی ئەوە دەورێکی زۆری بوو کە یەکێتی پەرەپسەنێت و بێ بە ڕێکخراوێکی گرێ. بەڵام ئەوەش بوترێ بە جەلال تاڵەبانی
لە گۆڕەپانی خەباتا بووە لە ئیشا بووە دا نەبراوە لە خەبات لە شاخا بووە لە شارا بووە لە نیشاڵی کاریگەریە بووە لە هەموو ڕۆژانێکدا لە خۆشی ناخۆشیە جوودی بووە لەبەر ئەوە ڕێزی پێشمەرگە و ئەندامانی خۆی ڕاکێشاوە بەلای خۆیان خۆشەویست بووە لە ناوێنە وەک بەعزێک زعیمی سیاسی نەبووە کە لە ئەوروپا دوورکەوتونەتە دانیشتوون و ئیتر هەر لەوێ ویستیانە بە قسە و بەس لەو کەسانە نەبووە. جەلال تاڵەبانی لەم ساڵانەی پاش راپەڕینی نەوەویەکە بەعزی عیب و عیوبی کە بووی ئەوەی پێوە دەرکەوت ئەو عیب و عیوبەش دەرناکەوێ ئیلا لە وەختێکان ئەبێ کە ئینسان دەسڵات وەربگرێ. ڕاستە بەعزێ شت بەم شێوەیە بەو شێوە پێشتریش دیار بوو، بەڵام پاش حکومەتگرتن بە تایبەتی بە وازەحی دەرەکەوێت دائیمەن حەزی لەوە بووە ئەوەی کردووە بە کێشەکە ئەو زعیمی هەموو کوردستان بێت، ئەو دەست بگرێ بەسەر کوردستانەوە منافیسی نەبێت. ئەوە یەک لە ئەسبابی ڕئیسی شەڕی دراکوژی کوردستان بووە کە جەلال تاڵەبانی تەرەفێک بووە یا قیادەی تەرەفێکی کردووە. تاوان ئەو شەڕەدا دوای نەوەیەک و دەستی پێ نەکرد سەری هەڵدایەوە لە وەختێکە کە ئەبوو کورد زیاتر بە پەرۆش بۆیە بۆ یەکگرتنەوە بۆ هاوکاری هەموو باڵەکانی لە یەک چالاکە. شەڕی براکوژی دەستی پێکردەوە لە کوردستانە لە 94ەوە بۆ 97 ئەو 4 ساڵە ئەو شەڕە گەورەترین کارەسات بوو بۆ میلەتی کورد لە کوردستانی عێراقا بوو بۆ هەموو عێراقیش بەخوا. جەلال تاڵەبانیش وەک مەسعود بەرزانی وەک سەرۆکەکانی تر دوای ئەو کات لەسەر کورسی حکوم هەوڵێداوە بە هەموو شێوەیە کە ئەو کورسیە لە دەستیاوانە بمێنێ بۆ ئەوان بێ و بەس. ڕانەهاتوون لەسەر تەداولی سوڵتە ئاڵوگۆڕی دەسەڵات لە وڵاتە ئەوانە بەو عەقڵە ڕانەهاتوون و بۆ عەقڵە گەورە نەبوون، هەر بەو عەقڵە گەورە بوون نەبوون پێشکە ئەو زەعامەتی حزب حزبەکەی خۆی یا زەعامەتی دەسڵات وەکو تاپۆ وایە تاپۆ کراوە بۆ ئەوان تاپۆی ڕەشی عوسمانی پێڵێن تر تا ماوە ئەبێەوە بێت. تەڵەن لەم چەند مانگەی دواییە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی هەموو وڵاتانی عەرەب بە عێراقیشەوە بە کوردستانیشەوە ئەو مەفهومە ئەو بیرۆکە دواکەوتووە زەربەیەکی زۆر تونی خوارد بەم شۆرشە تازانە وای لێ کردن کە بن عەلی هاوارێ کردایی و ڕیاسەت دووبارە نابێت و ڕیاسەتی ئەبەدی نییە حوسنی مبارەک هەروەها عەلی عەبدوڵڵا ساڵح هەروەها ساڵێ من جارێکی تر نامەوێت بەس ڕێگەم دەرم دەورە تەواو بکەم. لێرەش ئەوە حتمە تەئسیری بووە و ئەی بێت ناتوانن تر ئەو خەوەکە بوویان خەوی پێ بن کە هەتا ماون لەسەر کورسیکەی خۆیان بن. ئەوە لەم مانگانەی دواییە ئەم زریانی شۆرشە لە ناوچەکە ئەوەی زۆر لەخ کرد و هەڵیشی کەن جینە ئەمان بە تەمانە بوون زەعامەت جێبێڵن. باشە مامۆستا ببوورە تاڵەبانی کاتێک لە
مەکتەبی سیاسی پارتی جیا بێتەوە شۆڕشی نوێ ڕاگەێنێ مەفهومی شۆڕشی نوێ بە بڕوای جەنابەت چی نوێخوازیە گەێنێتە ناو کاری سیاسی کوردیەوە ئایا توانی ئەو قۆناغە تێپەڕێنێ کە دەسەڵاتی کوردی ئاقلی سیاسی لەژێر دەستی خێڵ و مەزهەب و فەلاح دەربێنێ و بیسپێرێ بە چینی خوێنەوار بە توێژی خوێنەوار و ڕووناکبیر لە وەختێکە کە ئیعلانی شۆڕشی نوێیان کرد من وتم نووسیومە لە بەعزێ شتی کۆنێ ئەماکە ئەو وەختان نووسیمە ئەڵێم نوێ نییە ئەمە جەولەیەکی نوێیە لەوە کە بوو فەسلێکی برێتی بوو لە شۆڕشی ئەیلول فەسلێکی فاسیلەیەکی لەبەر نابووە ئەو تێشکانەوانە برێتیە لەمەی تازە تەواوکەری یەکترن مەربوطن بە یەکەوە بە یەک عەقڵیەت ئەبرێن بەڕێوە بە یەک هەدەف ئەڕوا بەڕێوە یەک ئامانچی تازەی تیانەیە ئەو نوێیە قسە بوو هەر بوو ئەوە بوو کەوا بۆ دیعایە بوو کەوا بە خەڵک بڵێن ئێمە شتێکی نوێمان پێیە بێن لەگەڵمانە ئەجلە نوێ نەبوو هەر کۆنەکە بوو چونکی ئەوانە جەلال و مەسعود و نەوشیروان و ئەوانی تر هەمویان لە یەک قوتابخانە پەروەردە بوون بە یەک عەقڵیەت گەورە بوون بە یەک عەقڵیەت فێری سیاسەت بوون زۆر شتیان وەکو یەک بوو و هیچەش لە زۆر شتە ڕەنگە هەر لە یەکە چن بە ڕەغمی بەعضی لە تەفاسیلە جیاوازی هەیە لە ناویانە وەش تەبیعیە بەڵام هیچی نوێی تا ئێستیان نەبوو بە معنای عیلمیش بیگری نوێ ئەگەر ڕووی مەسائلی ئەساسی و بێن نییە چونکی کورد خەباتی کردو بۆ ڕزگاری نەتەوەی پێش ئەو نوێش هەر عینی هەدەف بۆ پاش ئەو نوێش هەر عینی هەدەف ماوە هیچ شتێکی نوێ نییە تا ببێ بەهۆی شۆڕشێکی نوێ بەڵام فەسلێکی نوێ بووە جەولەیەکی نوێ بووە لە خەباتی چەکداری کورد ئێستا فەسلێکی نوێیە لە خەباتی کورد بەڵام بە بێچەک ئێستا ئەمەش جەولەیەکی نوێیە دەستی پێ کردووە دوای ڕووخانەی سەدام دوای ئەوەکەوە دێموکراسی لە عێراقا هەنگاوێکی باش چۆتە پێشەوە لە کوردستانە سەرەتایەکی باش دامەزراوە بۆ دێموکراسی ئەمە سێهەمە یا چوارەمە یا چەندەمێ ناوانەی گرنگ نییە بەس نوێ فعلەن بەو معناکەوە ظروفێکی تازە هاتوتە پێشە و تازە پشت بە چەک بەستن لەم ظروفە شتێکی مناڵانە و بێعەقڵانەیە لە سەراع لە ململانیەکانە ئەبێ پشت بە سنووقی هەڵبژاردن ببەسرێ بۆ معنایە نوێ لەعنی لە شێوازی خەباتە ئەمە لە ئامانجا نەختێ فەرق هەیە ئێستەوەسا ئەو شۆڕشانە لە پێناوی ڕزگاری نەتەوەییا بوو ئێستا لە پێناوی تەواوکردنی خۆناخی ڕزگاری نەتەوەی زائیدەن دێموکراتیزەی کۆمەڵگەی کوردی لێرە لەو بەشی دووەما دامەزراندنی دێموکراسی لەناو کۆمەڵگا ئەوە نوێیە ئەمە ئەوی تری تەواوکەری ڕزگاری نەتەوەییە وەک پێشووە ئەوێ کراوە کورد بەشێکی باشی لە مافی نەتەوەی خۆی وەرگرتووە بەڵام هەمووی وەرنەگرتووە بەشێکی ماوە کە وەری بگرێت لەبەر ئەوە تەواوکردنی ئەوی پێشووە و مەسەلەی دێموکراسی و کۆمەڵگەی مەدەنی و دەوڵەت یاسا و ئەوانە ئێستا لە ئارایە ئەوە نەختێک نوێ کەواتە تۆ پێ دوایە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بە شۆڕشی چەکداری ناتوانێت پەیامی خۆی وەکو پێویست بگەێنێ لەم دۆخەی ئێستا ئەوەندەی کە بە شێوەی دیموکراسی و سیاسەتی مەدەنیانە و هاوچەرخانە ئەتوانێت دەستبردن بۆ چەک نوعێکە لە شێتی شۆڕشی چەکداری کورد دەیەها ساڵ بەردەوام بوو ئەوە ظروفی تایبەتی خۆی بوو
و میلەتی کورد باجێکی زۆر زۆر قورسی ئەو شۆڕشەشیدا بە ئەنفالەوە و بە کیمیابارانەوە و بە ڕووخانی هەزاران گوندەوە و بە کوشتنی دەیەها و سەدەها هەزار خەڵکەوە و ئەوانە هەمووی باجی ئەو شۆڕشە بوو. حکوومەتێکی شۆڤێنی فاشستی وەکو بەعەس لەسەر حکوم بێ 35 ساڵ ئەوانە تەبیعی بوو ئەو شتانە. بەڵام ئێستا ظروفێکی تازە هاتووە، ئێستا زمانی حیوار گفتوگۆ، زمانی سنووقی هەڵبژاردن ئەوانە هاتووتە پێشەوە. ئەبێ خەبات بەو ئاراستەیە بڕوات کە لەو ڕێگەیەوە کورد مافی خۆی دەست بکەوێ لە شتە کۆنەکان و لە شتی نوێش. ئێوە لە ساڵی 1984 بە هاوپەیمانی لەگەڵ حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەک حیزبی شۆی عێراقی تووشی شەڕێکی سەخت بوونەوە لە پشت ئاشان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان. ئەکرێ بە وردی باس لە هۆکارەکانی ڕۆداوی شەڕی پشت ئاشانمان بۆ بکەیت؟ من شەڕی پشت ئاشان خۆم شەخسی لەگەڵی نەبوو، ئەوە زانراوە و زۆر جار نووسراوە و من نووسیمەوە خەڵکی تر نووسیانە. من لە ئەوە ڕۆژەوە چۆن دژی جەبهە بووم لەگەڵ بەعەس، بەو شێوەش دژی شەڕی براکوژی بووم لە کوردستانە لە بینی پارتی وەکێتیشە، بە تایبەتی دژی ئەوە بۆم حیزبی شیوعی عێراقی بچێتە ناو شەڕی براکوژی. پێم وایە ئەوە هەڵەیەکی استراتیجی گەورە بوو لە ئاستی هەڵە استراتیجیەکانی پێشووی حیزبی شیوعیە، وەکو جەبهە لەگەڵ بەعس و وەکو واسێنان لە دەسەڵات وەرگرتن لە زەمانی قاسمە و ئەوە نابوو بکرایە. ئەوە بوو بە کارەساتێکی گەورەی نوێ بۆ حرەکەی کوردی و بۆ حرەکەی وەتانی عێراقیش هەمووی. شەڕی پشت ئاشان ئەڵقەیەکی بوو لەو شەڕە براکوژانەی ئەو فترە. 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش شەڕی پشت ئاشان شەڕی بالیسان بوو کە مەقەڕی مەڵبەندی هەولێری یەکێتی تیا بوو، کەمال خۆشناو مەسئوولێەوە مەڵبەندە بوو. جوود یعنی هێزی پارتی و شیوعی و حەسک و پاسۆک و کێتر چون داین بەسەر ئەو شەڕیان کرد و مەقەڕی بالیسانیان گرت. دوای 3 ڕۆژ یەکێتی بە قیادەی نەوشیروان مستەفا چەکداری برد چووە سەر پشت ئاشان و پشت ئاشانی گرت. دوای ئەوەش بە شێوازی جۆراوجۆر شەڕی براکوژی بەردەوام بوو. طبعاً من ئەو شەڕە بە تەنیا ناخەمە سەر یەکێتی، هەموو خەتابارن بە حیزبی شیوعیەوە، بە یەکێتیەوە، بە پارتیەوە، بە حەسکەوە، بە هەر هەمویان خەتابارن، گوناهبارن لەو شەڕە. بەڵام بە دەرەجاتی جیاجیاش من پێم وایە قیادەی یەکێتی لە هەمووان خەتابارترە لە شەڕی براکوژیە، لە هەمووان زیاتر دەوری بووە بە پەرۆش بووە بۆ لە شەڕی براکوژیە بوو ئەوەی کەوا خۆی بە تەنیا سەیطرەی ببێ بەسەر ساحەی سیاسی کوردستانە. بەس حیزبی شیوعیشم قەت هین نەکرد و دوور نەخستوێتە لە بەرپرسیاری، ئەیتوانی حیزبی شیوعی خۆی تێنەخات. لەو وەختانە من داواشم کرد لە 28 نیسانی 2003 1983 مەسئولی خاڵتەی سلێمانی و حیزبی شیوعی و وەنی سلێمانی و کەرکووک چەندین جار بروسکەم ناردێکێکیان ڕۆژی 28 چوار باش لە بیرمە
بۆم نووسین بۆ مەکتەبی سیاسی و عەسکەری وتم ئەم شەڕە هیچ بەرژەوەندی کوردی تیان نییە، بەرژەوەندی عێراقی تیان نییە، بەرژەوەندی پارتی وەکێتی تیان نییە، بەرژەوەندی حیزبی شووعی تیان نییە، زەرەری بۆ هەمووانە. ئێمە ئەبێ لە دژی بوەستین، بۆمان کرا نێڵین ئەوانی شتە بکەن. ئەگەر ئەوەشمان بۆ نەکرا خۆمان لە دوورەوە نەچینە ناو شەڕەکە. ئەو بەرقەیەم بۆ ناردن، بەڵام بە فلسێک نەچوو. ئەوان هەموو ڕۆژە بەرقەیە کەریم ئەحمەد بەرقەیە کێنارد بۆ ئێمە دوور کەونەوە لە یەکێتی و بچنە پاڵ پارتی و سۆشیالیست بە عەقڵی خۆیان بە واتەی مەلا ئەحمەدبانی خێڵانی ئەیانویست یەکێتی تەمێ بکەن، تەدیبی بکەن لەو هێنانە لەو فترە. ئەو شەڕە ئێڵێمەوە خەتای هەمووانی تایە بە دەرەجاتی جیاجیا و باجەکەشی هەمووان دایەن و پێش هەموویان میلەتی کورد دای و تاقەلایەن کە ئیسفادەی لێکرد ڕژیمی سەدام بوو. ئەو قسانەی ئیسایی کە ئەو وەختانە کردوومە، لەو ڕۆژانە کردوومە لەگەڵ برادەرانی خۆمە، لەگەڵ برادەرانی یەکێتیە، لەگەڵ مەلا بەختیارە سالار عەزیزە کە لە ناوا بوون، لەگەڵ خەڵکی ترا قسەم کردووە. بەڵێ مامۆستا، هەڵوێستی حیزبی شوێی عێراقی سەبارەت بە نسکۆ و ڕۆژگاری ئاشبەتاڵ چی بوو؟ لە شۆڕشی ئەیلول تووشی نسکۆ و هەرەز بوویەوە. لە سەردەمی ئاشبەتاڵە ئێوە وەک حیزبی شوێی عێراقی هەڵوێستی سیاسیتان چی بوو لەو ڕۆژگارەیە؟ ئێمە شۆڕشی ئەیلول لە ئەوڵەوە بەشداریمان تیانە کرد. لە دەرەوە بووم، لە ئیتحاد سۆڤیەتی بووم ئەو وەختە. شۆڕش لە ٦١ دەستی پێکرد، حیزبی شوێی بەشداری تیانە کرد. هەوڵێدا کە بە ئاشتیانە مزاهرەی ڕێخست لە بەغا بۆ ئەوەی حکوومەتدان بە مافی ڕەوای کووردا بنێ، مافی حکمی زاتی بدا بە کورد. لە وەختانە پێم وایە ئەوە هەڵوێستێکی ڕاست بوو لە حیزبی شیوێ و سەلام عادل سکرتێر بوو وەختە. بەڵام کە کۆدەتای ٦٣ بەعسی و وڵاتە گەورەکان ڕوویدا، زولفێکی تازە هاتە پێشەوە. شیوەکان لای کەمەوە گەر شۆڕشیش نەکەن بۆ بەرگری لە خۆیان ناچار بوون دەست بدەنە چەک و بچنە دەرەوەی شارەکان و خۆیان بپارێزن. ئەو وەختە ئەبوو پارتی بەرزانی برایم ئەحمەد باوش بیان گرنە، باوش بدەن یاخوا بە خێر بن وەلەو درەنگ هاتن، شتێکی زۆر باشتان کرد. بەرزانی ئەوەی وت، بەرزانی داڵتەی دان، مۆقیفێکی ئیجابی بوو بەرامبەریان. بەڵام برایم ئەحمەد و مەکتەبی سیاسی هەڵوێستێکی غەڵەتیان بوو، کەوتنە وێزەی ئەو شیوعانە کە چونە دەرە لە هەر لایەک ویان بە چەک هێرشیانە کردە سەریان و ئەیان کوشتن یا ئەیان گرتن، شەکیانە کردن و سجنیانە کردن. لە بەمۆ عەلی عەسکەری کە ئەندامی مەکتەبی سیاسی بۆ قیادەی حەرەکەی چەکداری کردشی ئەو شیوعانەی چوو بۆ ناوێ، چەند کەسێکیان لە شیوعەکان شەهید کرد و ئەوانی تریشیان گرت و خستنیانە سجنەوە چەکیان کردن. ئەوە هەڵەیەکی مێژووییە کە باڵی مەکتەبی سیاسی لە ناو پارتیە، پارتی ئینشقاقیتیانە بۆ وەختە کردیان. بەرزانی تووشی ئەو هەڵە نەبوو، بەڵام برایم ئەحمەد و مەکتەبی سیاسی کردیان تووشی بوون. ڕەنگە هەمویان نەبوو بێ، بەڵام بەشێکیان تیا بوون. بەڵێ مامۆستا گیان ببوورە ڕادەگرم لێرە ناوبڕێکمان هەیە. بینەرانی بەڕێز، ناوبڕێک و دێنە وڵاتان.